پلانی بەردەم موچەی فەرمانبەرانی هەرێم لە حاڵەتی ڕێگنەکەوتنی هەرێم و بەغدا. پلانی حکوومەتی هەرێم چییە؟ بۆ داڕشتنی بودجەی ساڵی 2021 ئەگەر لەگەڵ بەغدا ڕێک نەکەوێت. بۆ دابینکردنی موچە چ بڕە پارەیەک پێویستە و کورتهێنان چەند دەبێت و حکوومەت دەیەوێت چۆن چارەسەری بکات؟ ئایا موچەی مانگانە لە داهاتوو بە لێبڕین دابەش دەکرێت یاخود بە تەواوی دەدرێت بە موچەخۆران؟ حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەکاریەکانی بۆ پرۆژە بودجەی هەرێم بۆ ساڵی 2021 دەست پێ کردووە. پرۆژەکە لەسەر بنچینەی ڕێگنەکەوتن لەگەڵ بەغدا و پشتبەستن بە داهاتەکانی ناوەخۆ ئامادە دەکرێت. بە گوێرەی زانیاریە سەرەتاییەکانیش ئەگەر حکوومەتی هەرێم تەنها موچە و خەرجیە بە گەڕخستنەکانی خۆی هەژمار بکات بە ڕێژەی لە 122 کورتهێنان لە بودجەی 2021 هەرێم دەبێت. بەم شێوەی خوارەوە حکوومەتی هەرێم فرۆشتنی هەر بەرمیلێک نەوت بە $40 دەخەمڵێنێت. بە شێوەیەکی گشتیش ڕۆژانە 420,000 بەرمیل دەفرۆشێت. کۆی گشتی داهاتەکەی 6 ملیار و 132 ملیۆن دۆلار دەبێت. لەو ڕێژەیە 250,000 بەرمیل نەوت دەبێتە داهات بۆ حکوومەت کە بڕەکەی 3 ملیار و 650 ملیۆن دۆلارە. هەروەها 170,000 بەرمیل نەوتیش کە داهاتەکەی 2 ملیار و 482 ملیۆن دۆلار دەبێتە خەرجی و حەقدەستی کۆمپانیاکان. حکوومەتی هەرێم داهاتە نانەوتیەکانیشی بە 2 ملیار دۆلار خەمڵاندووە بۆ ساڵی 2021. لەو بڕەش 800 ملیۆن دۆلاری وەک خەرجی دام و دەستگاکانی داناوە. بۆ پێش کۆی داهاتی هەرێم بە 8 ملیار و 132 ملیۆن دۆلار خەمڵێنراوە. حکوومەتی هەرێم بۆ دابینکردنی موچە بەبێ لێبڕین پێویستی بە 7 ملیار و 300 ملیۆن دۆلار هەیە. ئەگەر خەرجی کۆمپانیاکانی نەوت و خەرجی تری حکوومەتیش هەژمار بکرێت بە کۆی گشتی خەرجی دەبێتە 10 ملیار و 480 ملیۆن دۆلار. بەو پێش بێت بە ڕێژەی زیاتر لە 122 کورتهێنان دەبێت لە بودجە. ئەوە لە کاتێکدایە حکوومەت هیچ پارێک بۆ وەبەرهێنان تەرخان نەکات. بە گوێرەی زانیاریەکان حکوومەتی هەرێم لە ڕێگای زیادکردنی باج و ڕسوماتی سەر هاوڵاتیان و لێبڕینی 121 موچەی فەرمانبەران دەیەوێت ئەو کورتهێنانە بۆ خوار 115 کەم بکاتەوە. بەو پێش ئەگەر لە 121 موچەی فەرمانبەران کەم بکرێتەوە نزیکەی 700 ملیۆن دۆلار خەرجی کەم دەبێتەوە. مەترسیە چاوەڕوانکراوەکان چین؟ بە گوێرەی بۆچوونی چاودێران ئەو خەمڵاندنانەی هەرێم بەلایەنی زۆری هەژمار کراوە. بۆ نمونە سەرڕای ئەوەی بەغدا نەوت بە شێوەی بەردەوام بە $10 زیاتر لە هەرێم دەفرۆشێت، بەڵام لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 هەر بەرمیلێک نەوتی بە $42 خەمڵاندووە، لە کاتێکدا هەرێم بە $40 خەمڵاندوویەتی کە ئەوەش مەترسیە بۆ سەر داهاتی هەرێم. بەو پێی هێشتا مەترسی کۆڕۆنا لە ئارادایە و ئەگەرێکی کراوەیە جارێکی تر نرخی نەوت دابەزێت. ئەوە جگەلەوەی چاوەڕێ دەکرێت لە ماوەی داهاتوو سکاڵای عێراق لەسەر تورکیا لەسەر پرسی هەناردەی نەوت جارێکی تر لە دادگای پاریس زیندوو بکرێتەوە و ئەگەری بردنەوەی عێراق زۆرە. ئەوەش دەبێتە مەترسی ڕاستەقینە لەسەر هەناردەی نەوتی هەرێم. هەڕەشە بەردەوامەکانی کۆڕۆنا و ئەگەری خاوکردنەوەی بازاڕ و داهاتی ناوخۆش مەترسێکی ترە لەسەر هەرێم. بۆیە چاودێران پێیان وایە پرۆژە یاسای بودجە لەلایەن هەرێم بەو شێوەیە و بێ ڕێکەوتن لەگەڵ بەغدا بۆمبێکی تەوقیتکراو دەبێت و زەرەرمەندی سەرەکیش هاوڵاتیان و موچەخۆران دەبن.